یەکێک لەو بابەتە گرنگانەی کە هەر لە سەرەتای دەستپێکی منەشرەوە باسم لێ کردو یەکێک لە گرنگترین دۆسیەکانی ئەم شۆمان بوو باسی چەکداماڵین لە گروپەکانی بەری مقاومەیە هێزەکانی حەشدی شعبیە کە ئێستا هەم لەلایەنی نێودەوڵەتی هەم لایەنی ناوخۆیی حکوومەتی عێراق داوا دەکەن بۆ سەقامگیربوونی عێراق و هەروەها ئەو هاوکێشە سیاسیانەی کە ئێستا لە ناوچەکە لە ئاڵوگۆڕدان ئەو گروپانە چەکدا بنێن و ئەمان ئەم مەگەرانە چەندە نزیکن وە سناریۆکان لە عێراق چۆن دەتوانن جێبەجێ بکرێن لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم دکتۆرە نەدا کعبی نووسەر و شۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت دکتۆرە سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێستا گوشارێکی زۆر هەیە بۆی کە گروپەکانی سەر بە حەشدی شعبی و لایەن میلیشیاکان لە عێراق چەکدا بنێن هەم گوشارەکان نێودەوڵەتین هەم ناوخۆیین ئایا حکوومەت دەتوانێت گروپەکان ملکەج بکات بە داماڵینیان لە چەک لە عێراقدا؟ نعم تحية لكم ولمشاهديكم. بەڵێ سڵاو لە ئێوە و بینەران زۆر سوپاس. ڕاستەکەی بابەتی لە چەک داماڵینی گروپە چەکدارەکان ئەوەندە داواکاریەکی نێودەوڵەتیە نییە بەقەد ئەوەی داواکاریەکی نێوخۆی عێراقیە تەنانەت بەڕێز مەرجەعی باڵای ئاینی سیستانەی و زانایانی نەجەف داوایان کردووە حکوومەتێک لە دوێکەکانیش بە هەمان شێوە لە حکوومەتی مستەفا کازمی و حکوومەتی محەممەد شیع سوودانی هەمیشە داوایان کردووە کە پێویستە چەک لە دەستی دەوڵەت دابێت و گروپە چەکدارەکان لە چەکدا بماڵێن بە هەمان شێوە زۆرێک گروپی چەکدار هەنکە سەر بە هەندێک لایەنی سیاسین و سەر بە هیچ دامەزراوەیەکی ئەمنی نین چ لە وەزارەتی بەرگری بێ یاخود حەشدی شعبی بێ یاخود هەر لایەنێکی دیکە بێ بواتە دامەزراوەیەکی فەرمی نێو حکوومەتی عێراقی نین کە دەبێت لە بنەڕەدا لەوێت تۆمار بکرێن بۆیە بابەتی چەک لە دەستی دەوڵەت بوون بابەتێکی زۆر گرنگە پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی عێراق و هەروەها پەیوەندی بە ئاسایشی هەرێمی ناوچەکەەوە هەیە لەبەرەوەی ناوچەکەش ئێستا بە بارودۆخێکی زۆر مەترسیدار و یەکلاکەرەوەدا تێپەردەی بۆیە بۆ پاراستنی ئاسایشی نێوخۆی عێراق ئەمە هەنگاوێکی گرنگە بە تایبەتی لە سەروبەندی ئەو هەڕەشانەی ئێستا لەسەر عێراقن. زۆر باشە دکتۆر نەدا ئایا ئەم گروپانە گوێ لە هەڕەشەکان جەگرن یا بەهێز دەکرێت کە ئەم گروپانە هەڵبۆشێنرێنەوە یا حەل بکرێن ئەم کێشەی چۆن دەبکرێت لە عێراق چارەسەر بکرێت؟ ئەم گروپە چەکدارانە ملکەتی یاسانین و ملکەتی دەوڵەتی عێراقیش نین کەواتە ڕاستیەکە ئەوەیە ئەوانە سەر بە دەوڵەت نین ئەمڕۆ دەبێت یاسە سەروەر بێت دەبێت دەستور زامنی مافی هەموو عێراقیەکان و هەموو پێکاتەکان بکات دامەزراوەی یاسایی و دامەزراوەی یاسادانان دەتوانن زامنی مافی عێراقیەکان بکەن ئەمڕۆ ئێمە دەوڵەتێکمان هەیە حکوومەتێکمان هەیە حکوومەتی عێراقی ئێستا حکوومەتێکی لاواز نییە بە پێچەوانەوە ئێستا حکوومەتێکی بەهێزە و لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی و نیشتیمانیش لەلایەنە سیاسیەکانەوە داپێدانراوە بۆیە دەبێت ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە هەندێک لایەنی سیاسین ملکەتی ئەو بڕیارە ببن و گوێڕایالی دەنگی یاسا بکەن بە شێوازێک گوێڕایال بکەن کە پشتیوانی دەوڵەت بکەن و دەبێت چەک تەنیا لە دەسەڵاتی دەوڵەت دابێت لەبەرەوەی بارودۆخی ئەمنی عێراقی زۆر بەڕاستی باسی بکەین بوونی چەک لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی یاسا بە شێوەیەکی لە ئێستا دەرچووی پێچەوانە یاسایە پێچەوانی دەستوری عێراقیە پێتان وایە کە سەرکردە باڵا سیاسیەکانی عێراق و هێزە سیاسیەکانی عێراق توانای ئەوەیان هەیە یا دەسەڵاتی ئەوەیان هەیە جارێکی دیکە دەسەڵات بگەڕێنەوە بۆ یاسا چەک لە دەرەوەی دەوڵەت و یاسادا بەکار نەهێنرێت لەلایەن ئەم گروپانەوە؟ دوورخستنەوەی چەک بەو شێوازە یاخودبوونی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت لە بەرژەوەندی حکوومەتدانە لە بەرژەوەندی پرۆسەی سیاسیدانە لە بەرژەوەندی هیچ کەسێکدانە لە بەرژەوەندی سیاسەکانش نییە هەر کەسێک کە پارتێکی سیاسیە خۆی لە پرۆسی سیاسی تۆمار کردو و ناوی لە بابڵێ لە کۆمسیۆن هەیە بە شێوەیەکی فەرمی خۆی تۆمار کردووە دەبێت لەگەڵ ئەم شتەدا بێت کە چەک لە دەسەڵاتی دەوڵەت دابێت لەبەرەوەی ئەگەر پرۆسەی سیاسی شکست بێنێت هەمویان زەرمەند دەبن دەبێت بە یەک ئەقڵیەتی سیاسی لە عێراق لە هەرێمی کوردستان حکوومەتی فیدرالی سەرکەوتنی ئەم پرۆسەیە سەرکەوتنی هەموو لایەکە ئەم پرۆسەیە یەک پرۆسەی سیاسی گشتگیرە بۆی هەر شتێک مەترسی بێت بۆ سەر ئاسایشی عێراق و ئاسایشی نیشتیمانی عێراقیەکان
هەڕەشەیە بۆ سەر باشە پرۆسی سیاسیش بەگشتی پێشان وایە لە کەواتە ئێستادا لەگەڵم ئاڵوگۆڕانە بوونی گروپەکانی بەرەی مقاومە و ئەو هێزانەی کە ئێستا هەڕەشن بۆ سەر ئاسایشی عێراق ئەمە یەکە ئاسایشی عێراقی خسۆتە مەترسیەوە بە پێلێکدانەوەکانی بەڕێزت؟ ئەمڕۆ هاوسەنگی هەرێمی لە ناوچەکەدا گۆڕاوە، هاوکێشەی ناوچەکە بەگشتی گۆڕاوە، ئەوەی کە پێی دەوتر بەرەی مقاومە یاخود یەکگرتووی گۆڕپانەکانی جەنگ کە پێشتر لەگەڵ ئێران بوون یاخود لایەکی دیکرااو بوون، ئێستا بابەتەکە گۆڕاوە، هاوکێشەکە گۆڕاوە. ئێستا لە ناوچەکە هەژمونێکی نوێ هەیە، ئەو ناوچەیە کە پێشتر هەژمونی ئێران بوون ئێستا تورکیا بنمونە لە هەندێک شوێن هاتوتە پێشەوە شوێنی ئێرانی گرتوێتەوە، بۆیە کاتێک هاوسەنگی دەگۆڕدرێت کاتێک تۆ شتێک نامێنێ بە ناوی یەکانگیری بەرەکان وە ڕۆڵی مقاومەت لەم دواییەدا کە لاواز بۆ بەرەو نەمان دەچێت، بۆیە بابەتی گروپە چەکدارەکان لە نێو عێراقدا ئێستا بنمونە دوێنێ هەوڵ لە دوێنێەوە هەوڵێکەیە بۆ ئەوەی کە ناوچەکە دووبارە دابڕێژرێتەوە لە نێو عێراقدا هاوسەنگی دابین بکرێتەوە، ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی فڕات یاخود تورکیا ناوی دەبات بە هاوکاری ئەمریکا هەوڵ دەدەن کە بێکە ئەو بۆشاییە پڕ بکەنەوە کە بۆشایی بە تایبەتی تورکیا بۆشایی ئەمریکا و ئێران پڕ بکاتەوە، هەمووی بەشێکە لە گۆڕانی هاوکێشەکان کەواتە دابشکاریەکی ناوچە هەیە، دابشکارێکی نوێ هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەخشەکە دەگۆڕێت، کەواتە هەڕەشەی ئەمنی و گۆڕانکاری هەرێمی گەورە لە بەردەمماندان پێویستە لایەنەکانی نێو عێراقیش هەوڵ بدەن ئاسایشی عێراق بپارێزن و دەبێت بە هەر شێوازێک هەبێت ئاسایشی حاڵەتیان باشە. بەڕێزت دەڵێ کە گۆڕانکاری نوێ لە ئارادایە هەژمونی هێز وەکو بەر لە ڕوخانی حکوومەتەکەی ئێسد و گۆڕانکاریەکانی ناوچەکە نەماوە، بە نەمانی گروپەکانی مقاومە و کۆتایی هاتن بەم گروپە چەکدارانە لە عێراق چی ڕوودەدات؟ ئایا هاوسەنگی دەگەڕێتەوە بە عێراق؟ بەدڵنیاییەوە ئەمڕۆ ئەگەرچی پێویستە جیاوازی بکەین لە نێوان حەشدی شەعبی و گروپە چەکدارەکان، لەبەرەوەی حەشدی شەعبی دامەزراوەیەکی بەرگریە لەلایەن دەوڵەتی عێراقیەوە دانی پێدانراوە و بەشێکە لە وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ، بەڵام باسی ئەو گروپە چەکدارانە بکەین کە با بڵێ ملکەت نەبوون لەژێر ئاڵای دەوڵەتدا یاخود ئەوانەی کە ملکەتی فەرمانەکانی دەوڵەتی عێراق و فەرماندەی گشتی هێزی چەکدارەکان نەبوون، چەکێک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت لەدەستی ئەوانە و چالاکیەکانیشیان پێچەوانەی ئیرادەی دەوڵەتی عێراق پێویستە ئەمانە جڵەوە بکرن، تەنانەت حکوومەتی عێراقیش لەمانە ڕازی نەبووەوە، پێچەوانەی ویستی حکوومەتی عێراق ئۆپەراسیۆنیان کردووە، هێرشیان کردوتە سەر نێردە دیبلۆماسیەکان و سەر باڵوێزخانەی ئەمریکا، لەبەرەوەی بمانەوێت یان نا عێراق بەشدارە لە ڕێکەوتنی ڤیاننا بۆ پاراستنی نێردە دیبلۆماسیەکان و کۆنسوڵگەری و باڵوێزخانەکان، بۆیە لێستانەوەی چەک لەم گروپە چەکدارانە کارێکی دروستە، لەبەر ئەوەی دەبێت ڕێگری و سنوور بۆ کار و چارەکەکانیان دابدرێت بۆ ئەوەی ئاسایش و سەقامگیری لە عێراق پتەوتر بێت و پرۆسەی سیاسیش لە ناوچەکە زیاتر ڕێگۆڕیشەی خۆی دابکوتێت و ئەوانەی کە سەر بەلایەنی سیاسین و با بڵێن لەلایەن لایەنێکی سیاسیەوە پشتیوانی دەکرێن بە گشتی ئەمان کێشەیان دروست دەکرد لە شەقامی عێراقی پشێویان دەنا و هەمیشە بەڕاستی مای هەڕەشە بوون بۆ سەر عێراق تەنانەت لە پێکدانی حکوومەتیش. بەڵێ بەڕێز دکتۆرە نەدا کابین و سەرۆشتڕۆڤەکاری سیاسی سپاس لە بەغداوە لەگەڵ ماڵ.